بڕیارە کۆتایی ئەم مانگە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی واشنتۆن بکات و لە کۆشکی سپی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کۆ ببێتەوە. باپی زانیاری میدیاکان خولی سێمی گفتوگۆی استراتیژی هەردوو وڵات تەوەری سەرەکی گفتوگۆی نێوانیان دەبێت. لەبارەی وادەی سەردانەکەەوە کۆشکی سپی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاند سەرۆک بایدن لە کۆشکی سپی ڕۆژی 26 تەمموز پێشوازی لە مستەفا کازمی دەکات. لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراقدا تاوتوێی هاوبەشی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا بۆ پەرەپێدانی هاو ئاهەنگی دوولایەنە لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژی هەردوو لادا دەکرێت. لە ڕاگەندراوەکەی کۆشکی سپیدا هاتووە هەر لەو سەردانەدا جەخت لە چەند پرسێکی گرنگی بەرژەوەندی هاوبەش دەکرێتەوە، با تایبەت لە کەرتەکانی پەروەردە و تەندروستی و کەلتوری وزە و کەشوهەوا. لەبارەی هەڵوێستی بایدن دەربارەی عێراق، کۆشکی سپی نووسیوێتی سەرۆک بایدن چاوی لە بەرەو پێشبردن و بەهێزکردنی پەیوەندی دوولایەنە و هاو ئاهەنگیە لەگەڵ عێراق لە بواری سیاسی و ئابووری و پرسە ئەمنیەکان، لە نێوانیاندا هەوڵی هاوبەش بۆ دڵنیایی لاشکستی یەکجارەکی داعش. باپی زانیاری میدیاکان پرسی کشانەوەی یەکجارەکی سوپای ئەمریکا لەسەر خاکی عێراق تەوەرێکی گرنگی گفتوگۆکانی هەردوو لا دەبێت. بەو پێی ئەمریکاش خواستی زۆری لەسەر کشانەوەی هێزەکانی هەیە. پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دوای کوژرانی قاسم سولەیمانی و مەهدی موهەندیس گەیشتە لووتکە. بەو پێی لە پەرلەمانەوە بڕیارێکی تایبەت با کشانەوەی ئەو هێزانە لەسەر خاکی عێراق دەرکرا و حکوومەت ناچار کراوە لەو بارەیەوە هەنگاوی پێویست بگرێتە بەر. تەوەرێکی دیکەی گفتوگۆکان پرسی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دەبێت. ئەمریکا بەردەوام جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت، بەڵام ئێستا هەوڵێکی زۆر هەیە کە هەڵبژاردنەکە دوا بخرێت. سەردانەکەی مستەفا کازمی بۆ واشنتۆن لە کاتێکدایە بنکە و ناوەندە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق ناوبەناو لەلایەن گروپە چەکدارەکانەوە دەکرێنە ئامانج. لە ناویشیدا بنکەکانی لە هەرێمی کوردستان هەرچەندە هێرشەکان زیاتر وەک فشارێک بۆ سەر ئەمریکا تەماشا دەکرێت تا لە پرسی ڕێکەوتن لە بەرنامە ئەتۆمیەکەی ئێراندا پەلە بکات. جیالەوە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو برێت مەکگۆرک هاو ئاهەنگیکاری دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی ئەمریکا بە سەردانێکی چاوەڕوان نەکراو گەیشتە بەغدا و لەگەڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەوە. بە گوێرەی ڕاگەندراوی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەکەدا ئامادەکاریەکان بۆ گەڕی داهاتووی دیالۆگی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا میکانیزمی کشانەوەی هێزە شەڕکەرەکان لە عێراق تاوتوێ کراوە. ئێستا دۆخی سیاسی و ئەمنی عێراق بە تەواویش پرزە بووە. هەمووان چاویان لەسەر ئەوەی استراتیژی نوێی ئەمریکا لەبارەی عێراق چۆن دەبێت. ئایا هاوشێوەی ئەفغانستان عێراق ڕادەستی گروپە چەکدارەکان دەکات یان بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی حکوومەت؟